زمانی کوردی لە خزمەتی بەرامبەری جێندەری یان دژی بەرامبەری. سڵاوتان لەبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. زمان تەنیا کەرەستەیەکە بۆ پەیوەندی نێوانی مرۆڤ یان قەوارەیەکە هەڵگری شێوازی ڕوانینی ئێمە بە جیهان. ئەگەر زمان تەنیا وەک کەرەستەی پەیوەندی شرۆڤە بکەین، هەر وشەیەک دەتوانێت هەڵگری ئەو مانایە بێت کە ئێمە ئارەزووی دەکەین. بەڵام پسپۆڕان دەڵێن زمان و ئەو وشانی بەکاری دێنین ڕنگدانەوەی کولتوری کۆمەڵایەتی و بیرروباوەڕەکانی ئێمەیە. لەوانە شێوازی ڕوانینمان بە ڕەگەز و جندر و دەتوانێت لە خزمەتی بەرامبەری جندری بێت یان نابەرابەری جندری پەرە پێ بدات. لە زمانی کوردیدا ئەو وشانی بۆ ئاماژە بە ژنان و ڕۆڵی کۆمەڵایەتی و جندری ئەوان و شێوازی پەیوەندیان لەگەڵ پیاوان بەکاردێت لە خزمەتی بەرامبەریدایە یانە پێچەوانە. ئازیزان، بۆ باس سەرمتەوەرە ئەمڕۆ لە بەرنامە میوانداری پسپۆڕێکی زمان ناسی و خوێندنەکانی زمان دەکەین. بەڕێز دکتۆر جعفەر شێخولئیسلامی پرۆفسۆری هاوکار و سەرۆکی کاتی بەشی زمان ناسی و خوێندنەوەکانی زمان لە زانکۆی کارلتن لە کانادا کە لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبێت. دکتۆر جعفەر بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. زۆر سوپاس بژین. دکتۆر جعفەر، وەک پرسیاری سەرەتایی بفەرمونون، بەڕای ئێوە زمان تەنیا کەرەستەی پەیوەندیە یان قەوارەی هەڵگر و ئاوێنەی کولتور و بیرروباوەڕەکانی ئێمەیە؟ زۆر سوپاس کاک شاید، من گوێم لە پێشەکێکت بوو. بە بێشک زمان تەنیا کەرەسەیەکی پەیوەندی گرتن نییە. ئەمە پێناسەکردنێکی زۆر ڕووکەشانەی زمانە. زمان ئەوەشە کە جەنابەت وتت ڕنگدانەوەی بیرروباوەڕەکانی ئێمەیە، ڕنگدانەوەی کولتور و پێکهاتە کۆمەڵایەتیەکان و شێوە ژیانی ئێمەیە. بەڵام من هەنگاوێکی لەمە بەرەو سەرتر دەچم بە واتایەکە زمان تەنیا ڕنگدانەوەی کۆمەلگە نییە، بەڵکو زمان بەشداری دەکات لە سازکردنی کۆمەلگە، لە داڕشتنەوەی کۆمەلگە، لە بەرامبەر ڕاوەستان یا دەستکردنەوە لە بەرامبەر نابەرابەری و هەندێک پێکهاتێک کۆمەڵایەتیدا و بەشداری دەکات لە هێنانە گۆڕی بیرروباوەڕی نوێ، پەیوەندی نوێ لەنێو ئینسانەکان و دنیایەکی نوێدا. کەواتە لە پەیوەندی لەگەڵ باسی زمان و جندر دکتۆر جعفەر، ئەوەی کە دەکوترێت ئەو وشانی کە بەکاردێ بۆ ئاماژەدان بە ڕۆڵی کۆمەڵایەتی لە نێو کۆمەلگادا بە نسبەتی ژنان، منداڵان یا پیاوان، تەنیا وشەیەک نییە کە ئێمە بەکاری دەهێنین و ماناکەی بە پێی خواستی خۆمان بگۆڕدرێت. ئەو وشانە هەڵگری کولتور و شێوازی ڕوانینیشە بەو کەسایەتیانە. هیچ شک لەوەدانە کاک شاید دەگەر ڕێگام بدەیت. من پرسیارێک لە تۆ لە بینەران و جۆگرانت دەکەم، دوایی بەڵام دەبێەوە بیرم بێنەوە بۆ پرسیارەکەش بگەڕێنەوە. مەبەستێکم هەیە لەمە پرسیارەکەش ئەمەیە. من لە جەنابەت دەپرسم لە جۆگران و خوێنەرانیش تکا دەکەم لە ماوەی و توێژەدا کە ئێمە قسە دەکەین، هەڵبەت ڕەنگە بگەنە شوێنێک کە گوێتان لە من بێ پاشان وەڵامەکەتان دەستکەوە. بەڵام تا ئەو کاتە هەر ئێستا زەحمەت بکێشن ناوی 5 پیاو بنووسن لە لای خۆتان یا بیری لێ بکەنەوە کە بەڕاستی زۆر تەسیریان هەبوو لە ژیانی ئێوەدا و زۆر جار بیرتان دێتەوە. 5 پیاو، ناوی 5 پیاو بنووسن. زۆر سپاس. ئێستا بێمە سەر پرسیارەکەی ئێوە. بەبێشک شێوەی کەلک وەرگرتن لە زمان دەتوانێت، یعنی نەک دەتوانێت، بەڵکو دەربڕی بیرروباوەڕی ئێمەیە. هیچ شک لەوەدانە. بەڵام جەنابیشت باشی بۆچووی هەندێک بربەستەیە لە کۆمەڵگەدا، هەندێک قاعیدە هەیە، هەندێک ئەوەی کە ئینگلیزی پێی دەڵە کنڤێنشنز، دابوونەریت هەیە کە وار لێ دەکا ئەتۆ زمان بەو شێوەیە کەلک وەربگری کە کۆمەلگا چاوەڕوانی لێت هەیە. یعنی هەمیشە بربەست هەیە لە هەموو ژینگەیەکدا. ئەوە نییە ئێمە هەمیشە سەربەست بین 100%. جا بۆیە بەڕاستی زۆر جار نەک تەنیا لە بواری زماندا، بەڵکو بەگشتی لە سیاسەتدا، لە
خەباتە کۆمەڵایەتیەکاندا لە ژیانی ڕۆژانەدا ئاڵوگۆڕی قوڵ لەلایەن کە تاکە کەسەوە پێک نایە، بەڵکو دەبێ ئەو حەزانە ئەو ئاواتانەی کە هەمانە بۆ هێنانە گۆڕی گۆڕان ئاڵوگۆڕ دەبێت بەڕاستی گشتی بکرێت بگشتاندرێ. ئەوەش چۆن دەگشتاندرێ؟ بە وتوبیژێکی وەکو ئاوە کە جەنابەت دەیکەی، بە ئەوە کە زمانی یەکسان، زمانێک کە باسی جنسەکان بە یەکسانی بکا بچێتە نێو فێرگا، منداڵ لە مناڵیەوە لە گەنجیەوە ئەو شتانەی پێوەترێکە وشیاریەک دروست بکرێت. ئێمە بەش بە حاڵی خۆ من وەکو کەسێکە پاڵ بە بەشێک لە فکری فەمینیستی بۆ معنایەوە دەنێم کە ژن و پیاو یا جنسەکان بەگشتی لە ژن و پیاویش دەرچن، جنسەکان بەگشتی دەبێت بەبێ لە بەرچاوگرتنی ئەوە کە لە چ جنسێکن، چ جنسێتێکیانەیە، چ ژەندەرێکیانەیە دەرەتانی بەرامبەریان بۆ بڕەخسێ کە بتوانن دەوری خۆیان بجێڕن لە کۆمەڵگەدا و بتوانن بە حەز و ئاواتەکانیان بگەن. لەو ڕانگەیەوە بە بێشک زمان دەورێکی زۆر زۆر گەورە دەجێڕە و دەتوانێت وشیاری دروست بکە. یعنی من ناڵم هەر لەو ڕانگەی خۆمەوە کە زمانە گەرێمە بۆ وێنە گۆڕیمان چیتر نەمانوت بۆ وێنە ژن دێنم، بەڵکو بڵێن هاوسەرگیری دەکەم، نیشانەی وێ نییە ئیتر بە شێوێک پێ هەموو نێوانی ژن و پیا و هەموو جنسەکان بەرامبەر دەبێت. وانە کەس ئیدعای وا بکە، کەس شتی وا بڵە، کەس من نەمبیستوە بەڕاستی بیستوە مەژ ئیشمە، بەڵکو ئێمە دەڵێن گۆڕینی زمان یانەوەی کە ئەو شتانەی دەڵێن با زمانمان بگۆڕین دروست دەکات. چ وشیاری باشە کاک جعفەر تا ئێستا ئێمە ئاوە ماوت بووە گەر ئاوە بڵێن چ گرفتێک دێتە پێشە یا چ شتێک دەگۆڕدرێ. لانی کەم کەسەکە پرسیارێکی کردووە، لانی کەم کەسەکە بۆی دەرکەوتووە کە بەڕاستی ئەمە کێشەیەکی گرینگە لە کۆمەڵگەدا کە بۆچی دەبێ جنسەکان بەرابەر نەبن، بۆچی تەنانەت لە شوێنێکی وەکو وڵاتی من کەنەدا ئێستاش ژن لە عینی ئیشدا داهاتەکەی بەقەت پیاو نییە لە زۆر شوێنە. بۆ دەبێ وابێ لە کاتێکدا کە ژنەکە عینی ئیشی پیاوەکە دەکە. لای کەم خەڵکم پرسیارێ بۆ دروست دەبێت، کام پرسیارە دروست بوو چ شتێک وشیاری دروست دەبێت، کە وشیاری دروست بوو هیوا ئەوەیە کە ئەم وشیاریە پاشان بگاتە گۆڕانی بیر و باوەڕ سەبارەت بە پەیوەندی و ئاستی جنسەکان لە کۆمەڵگەدا کە بیر و بۆچوونەکانیش گۆڕان سەبارەت بە بابەتێک هیوا ئەمەیە کە ئەمە کردەی کۆمەڵایەتی بەدواوە بێ و هەتا دوایی. کەواتە دکتۆر جعفەر دەفەرمونون کە گۆڕینی زمانەکە، پاککردنەوەی زمانەکە لە وشانە کە هەڵگری جۆرێ سوکایەتی یا پەراوێزخستن یا بەجنسی دوو هەمناسینی ژنانە لە کۆتایی خۆیدا لە خزمەتی با بڵێن بەرانبەری جندری بینی ژن و پیا و قرار دەگرێت. بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەینە گۆڕینەکەی چی؟ ئەمەش کاریگەری دەبێت لەسەر فارسوتنی باستەولی درێژە پێدانی ئەو کولتورە دژەژنە؟ بەبێشک من هیچ شکم لەوەدا نییە. ئەگە بڕوامان بێ بەڕاستی بڕوامان بێ کە زمان ئێمە دروستمان کردووە و ئەویش ئێمە دروست دەکا. خەڵک زمان دروست دەکا، بەڵام زمانش خەڵک و کۆمەڵگە دروست دەکا. ئەگە بڕوامان بەوە بێ هیچ شکم نییە لەوەدا کە ئەگەر زمان ڕێفۆرم نەکرێ، زمان دەستی تێوەر نەدرێ، بیر و بۆچوونەکان سەبارەت بە جنسەکان ناگۆڕدرێن. لە شەستەکاندا کاتێک لە ئەمریکا لە بەتایبەت لە دنیای ئینگلیزی دەستیان پێکرد بە گۆڕینی بۆ وێنە پلیسمن، پیان پلیسمن بۆ پلیسمن، پلیس ومنیش هەیە. کاتێک ئەمانیان دەست خەڵکێکی زۆر گاڵتایان دەهات، خەڵکێکی زۆر پێدەکەنین بەڕاستی بەمە. داوت یعنی ئێوە چاوەڕوانن کە کۆمەڵگە بگۆڕدرێ بە گۆڕینی ئەو وشانە. بالفعل کۆمەڵگە گۆڕا، بەڵام نەگەوەی کە زمانەکە بەتەنیا ئەمەی کرد بێ، بەڵام زمانەکە کارێکی وای کرد کە وشیاریەکی کۆمەڵایەتی و گشتی جەماوەری سەبارەت بە کێشەی جەندەرەکان ساز بێ. یعنی نەک هەر مەسەلەی جەندەر، هەموو کێشەیەکی کۆمەڵایەتی زمان بەشێکە لە کێشە کۆمەڵایەتیەکان، بۆ لەبەرەوەی کە زمان بۆ خۆی تەنیا شتێکی هۆشەکی نییە. زمان کردەیەکی کۆمەڵایەتیە، ئەوەی کە جودت بەتڵ پێی دەڵێ پەرفۆرمەتیڤیتی. یعنی ئێمە
کە باسی جەندەر دەکەین بەڕاستی تەنیا باسی جەندەر ناکەین تازە تەنیا باسی ژن و پیاو ناکەین بەڵکو بە کردەوە بەڕاستی ئێمە جەندەر ئەنجام دەدەین یعنی ئەمانە هەمووی کردەوەی کۆمەڵایەتین زمان ئەوە نییە کە بەزە من وشەیەکم لەدەم بێتە دەرێ بۆەوەی کە مەسەلەن بڵێم ئەحمەد ژن دێنێ ئەحمەد ژن دەخوازێ ئەحمەد ژن تەلاق دەدا ئەحمەد یا هەژار یا هەر کەس هەمیشە بکەرە هەمیشە کردەوەکە لە دەست ئەودایە هەمیشە ئەو ئەنجامی دەدا لەبەرەوە ئەو فکری کە پیاو دەبێ دەسەڵاتی هەبێ پیاو دەبێت لەسەرەوە بێ هەر دووپات دەبێتەوە دووپات دەبێتەوە دیسانەکە بەرهەم دەهێنرێتەوە لە مێشتی منداڵە لە مێشتی ژندا لە مێشتی پیاودا تەنانەت ئەم ئایدیۆلۆژیە بەڕادەیەک بەهێزە کە من و جەنابەت باش دەزانین زۆر جار ژنەکان بۆ خۆیان خانمەکان عینی ئەو دەربڕینانە دەڵێن کە پیاوەکان دروستیان کردووە کە هەر ئیوان نییە بەڕاستی بەڵام بۆتە ئیدئۆلۆژیە وەک ئەوەیە کە مەسەلەن جەنابەت بڵێ من بۆم پرسیارە کە سبەی بەیانی خۆر دەرکەوێیان نا یعنی زۆر زەحمەتە یەکێک پرسیاری ئاوە بکە بەڵام بەڕاستی ژێندەریش بۆ زۆر کەس وای لێ هاتووە یعنی کە باسییان دەگەڵ دەکەی و زمانە لەوانەیە بگۆڕدرێ یا دەتوانین بیگۆڕین وەک ئەوەیە دنیا خراپبوو بێ وەک ئەوەیە کە شتێکی زۆر سیر ڕوویدا بێت بالفعلی ڕاست دەکەن شتێکی زۆر سەیرە لەبەر ئەوە کە عادەتیان پێگرتووە لەبەر ئەوە کە لەگەڵی گەورە بوون لەبەر ئەوە کە بۆیان قود نادرێت کە بەڕاستی دنیا دەکرێت جۆرێکی تر ببیندرێ لە شێستەکان لە نێو ئەمریکیەکانیش ئەوە بوو بەڵام ئێستا دنیایەکی زۆر جیاوازە و گۆڕدراوە من باشتر لێرە زیاد بکەم ئەگەر ڕێگان بدەیت زۆر کەس لەو دۆستانەی کە بە گۆڕینی زمانی ئەوەی کە من پێ دەڵم زمانی ژنبێزی بێزراوی یان سکسستی کە پێ هەڵدەبەزنەوە یا پێیان سەیرە هەر هەمان ئەو برادرانە کە زۆریان برادرم بەداخەوە هەرچەند لەوانەیە خانمیشی تێدا بێ خانمێکی کە ئەسیمیلە بووە کە تواوەتەوە لە بیر و باوەڕی پیاو مەزنیدا کە ئەگەر پێیان بڵێ بۆ وێنە کوردستانی عێراق هەڵدەبەزنەوە دوایان دەپرسی مشکلە چییە کاکە کوردستان هەرێمێکی ئێستا ئۆتۆنۆمی هەیە بەڵام پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ لە بواری یاسای نێونەتەوەییەوە بەشێک لە عێراقە دەڵێن کاکە نابێ وا بڵێ دەبێ بڵێ کوردستانی باشوور هیچێک دەڵێ کوردستانی باشوور لەو لایەکی تر هەڵدەگەڕێتەوە کاکە کوردستانی باشوور هەڵەیە بۆ بە قوربان کوردستانی باشوور لە کوردستانەکانی تر جیای دەکاتەوە دەبێ بڵێ باشووری کوردستان واتە کوردستان هەر وڵاتێکی گرتوویە بەڵام چەند بەشی هیچیان باشوورە یعنی هەرو دۆستانەی کە ئەگەر پێی دەڵێ کاکە مەڵێ ژنم هێناوە بڵە هاوسەر گیریم کردو تووڕە دەبێ یعنی چی یعنی دەتەوێت شێوازی جنسەکان بگۆڕی بەگۆڕینی زمانەکە بەڵام هەرو کەسە دنیای لێ تێک دەچێت ئەگەر تۆ لە باتی باشووری کوردستان بڵێ کوردستانی باشوور یا خراپتر بڵێ کوردستانی عێراق من دێمە سەر ئەو باسە دکتۆر جعفەر بە نسبەتی با بڵێین ئەدەبیاتیشی وەگەواتە جگە لە قسەکردن لە نێوانی ئێمەدا لە ژیانی ڕۆژانەماندا و ئاماژەدان بە ژن بەو شێوازە کە ڕخنەی لێ ئەگرن ئێوە لە ئەدەبیاتیشە لە نووسینەکانیشدا ئەمە ڕنگدانەوەی بەڵام لێرەدا ئاماژە بە شتەیە بدەم کە بەڕێستان خۆتان و بیمتان هێنایەوە کاک عومەر شێخ مووس لە کتێبیرۆەکانی ئاماژەدا کە بۆ دکتۆر ئەمیری حەسەنپور کە دۆستی نزیکی بۆ نامەیەک ئەنووسێ هەواڵی ئەپرسێ دوایی لە نامەکەدا ئاماژە بەوە داڵێ ماڵی شۆ هیوادارم باش بن زۆر هەواڵیان ئەپرسم سەلامی لەکەن لای منەوە دوایی ئێمە دەزانین کە هاوسەری دکتۆر ئەمیر شەهرزاد خانمی موجاب فیمینیستێکی ناسراوە زۆر چالاکە و زۆر بابڵینکاری تئۆری لەم بوارەدا کردووە لە وەڵامی نامەکەدا دکتۆر ئەمیر دەڵێ ئەوە شەهرزادیش شتێکی بۆ نووسیوی کە کاک عومەر شێخ مووس لە کتێبەکەیدا وێنەی ئەوەی داناوە شەهرزاد خانم ماڵی ئەکێشێت بەداخەوە من کاغەزەکەم بەڵام بەکار نیشاندان نایە زۆر چکولەیە ئەڵێ ماڵی ئەکێشێت و ئەڵێ کاک عومەر زۆر سپاس ماڵەکە ئەوە تا زۆر چاکە بەڵام ئەگە هەواڵی منە پرسی ئەمەش منم ئەو وەختە وێنەی ڕسمی خانمێکی کێشاوەڵێ منیش زۆر چاکم یعنی ئەمە تەنانەت لەناو ڕۆشنبیریەکانیش ئەم کێشە هەبووە
ئەمە زۆر گرنگە ئەو خاڵێکە کە باست کرد سپاس دەکەم کەەوە بیرت تێنامەوە بەڵە ڕاست دەفەرمووی وێنەکە هەروەی بۆم نردی کتێبی کاک هۆمەر شێخموس ئەمە شتێکی زۆر گرنگ دەڵێ و بەڕاستی من سەری ڕێز و نەوازش بۆ کاک هۆمەر دادەنوێنم کە سەردەمانێکیش بەرپرسی خۆتان بووی دەنجیان بیکە کە کاک هۆمەر ئەو بە جورئەتەوە ئەوە دەگێڕێتەوە لە بیرەوەرەکانیدا چونکە کێشەکە دیێرەدا هەرەوەی کە یەک دوو دەقە لەمەوە بەرعەرزم کردی شێوە ڕوانینی ما بۆ هەموو بۆ دیاردەیەک لێرەدا دیاردەی ژەندەر یا جنسێتی لە زماندا وا کۆدە کراوە بۆ بە ئیدئۆلۆژیە کەیترەمە ناخینە ژێر پرسیار بۆ شتێکی ئاسایی بۆ شتێکی سروشتی بۆ لەگەڵی گەورە بوون دەبێ ئاوا بێ بۆ کاک هۆمەر و بۆ مامەستاهێ من و بۆ عەبدوڵڵا پەشێ و بۆ زۆر کەسی تریش کە لەوانەیە هەر بە خەیاڵماندانەیە لەوانەیە زمانی سێکسیزمیان بەکارهێنابێ بۆ لەبەر ئەوە کە تەنانەت ئەوانەی کە بڕواشیان بە ئەمەیە کە بڕواشیان بەمە هەیە هاوسەری ڕۆژاواییان هەیە نەگەوەی کە ئەمە شتێکی زۆر پێشکەوتوانە بێ بەڵام دەتوانین لانی کەم وا بڕوا بکەین کە مەجبور بۆ یا پێی خۆش بۆ ڕێزدا بنێ بۆ هاوسەرەکەی بەڵام تەنانەت ئەوانش نەیانتوانیوە دەرباز بن لەو زمانە سەکسیستیە لە زۆر باوە لە لای خۆمان دەڵان ماڵەوە چۆنن ماڵەوە مەبەست ژن و منداڵ ئەوە هاوسەر و منداڵەکان کە لە ماڵێکدان یانەوەی کە دەڵێن منداڵەکان چۆنن تەنانەت یان دایکی منداڵەکان ئەگەر زۆر حرمەتی بۆ دابنێ بەڵام ئەوانە هەبوون بێمەوە سەرەوەی کە جەنابەت کرد بێزگەلەوەی کاک هۆمەر شێخموس ئەتۆ دای بنێ لەناو شاعرە کلاسیکەکان یەکێک لەوانی هەرە خۆشەویست بۆ من مامەستاهێ من مکریانیە چون مامەستان بووە زۆر لە زمانی گەنجیەوە لە زمانی کۆمارەوە شعری هەیە بۆ سەربەستی ژن بۆەوەی کە ژن دەبێ خەبات بکات ژن دەبێ بخوێنێ ژن دەبێ لە ماڵ بێتە دەرەوە کەچی هەرەوە مامەستاهێ منە کاتێک شعری گوڵی هیوا دەنووسێ بۆ ئەختەری پێشمەرگە بۆ ژنە پێشمەرگەیەک دەڵێ ئەختەر کچی کوردی چاومەست ئیلهام بەخشی شعری پڕهەست پساندت باز من زۆری دەپەڕێنم بەس دەگەم ئەو شوێنەی کە دەڵێ پساندت بازنە و پاوانە دەستت داتفەنگ پیاوانە یعنی هەیە منێکی کە تەواوی ژیانی لایەنداری یەکسانی ژن و پیاوی دەکرد تەنانەت ئەو هۆشی نییە کە لێرە خەریکە چ دەکا یا بۆ وێنە مامەستا عەوڵا پەشێو کە لە جیلێکی گەنجتریش لە مامەستاهێ من سەردەمی خۆی بۆ وێنە و شیعرە هەرە بەناوبانگەکەی کە کاتێک ڕێبەرانی جوڵانەوە لە شۆڕشی کورد لە باشووری کوردستان دەستن لای سەدام حوسێن ئەو زۆر پێی تووڕە دەبێ و لا حوسێن ماجدەکان ببورنەوە وەبیر دۆستان دێنمەوە مەبەستەوە نیە مەبەست شیعرەکە عەوڵا پەشێوە بەڵام مامەستا پەشێو دەمی سەدام حوسێن کە ئەوان ماچیان کردو بە قسەی ئەو بە بەشێک لە لەشی ژن دەشوبهێنێ کە حەز ناکەم لێرە لەسەر ڕادیۆ تەلەڤیزیۆن بیڵم کە یعنی زۆر شتێکی غەریبە چۆن تۆ دێنی دەمی جەنایەتکارێک دەمی یەکێک لە گەورەترین دیکتاتۆرەکانی سەردەم کە هەڵەبجێ خۆڵقاندووە کە ئەنفالی خۆڵقاندووە تۆ دێنی بە بەشێک لە ئەندامی لەشی ژنی دەشوبهێنی یعنی من دڵنیام ئەگەر ئێستاوە مامەستا پەشێو بڵێ دڵێ من مەبەستمەوە نەبووە لەشی ژن بەکەم دابنێم یان بەرامبەری بکەم لەگەڵ دەمی ئەو دیکتاتۆرە ڕاست دەکا بەڕاستی مەبەستیەوە نەبوو ئێستاش پێوانە بەڵام ئەو زمانی سەکسیزمە وا دەخوێن و ڕەگ و پێست و مێشکماندایە کە بەڕاستی خۆ دەرباسکردنی بیرێکی زۆر ڕەخنەگرانەی دەبێت ڕەخنە لە خۆمان بگین چۆن دەنووسین بۆ نمونەیەکی زۆر بە پەلەی دیکە دێنەوە مامەستا پەشێو لەو شیعرانەی دواییدا ڕەخنە دەگرێت لە کوردستانی باشوور لە ڕێبەرانی لەوانێکی ئێستا دەسەڵاتیانەیە کە دەڵێ بارحاڵ ئەو شتانێک کە مامەستا پەشێو دەڵێ زۆر هی ئیشی باشتان نەکردووە بەڵام لە بری ئەمە قاتی بەرز دروست دەکەن و بینا دروست دەکەن و پاشان لە شوێنێک دەڵێ چەند ئۆتێلێکی بەرزەفڕ دووسێ مۆڵ و ماکەرسەتی یعنی باشە بۆ ماکەرسەتی بۆ گۆڵە کەرسەتینە
یعنی لێرەش دیسان مێینە جنسیەتی مێ ژن ناپیاو بەرامبەرە لەگەڵ خراپی، بەرامبەرە لەگەڵ زعیفبوون، بەرامبەرە لەگەڵ بێبایەخی. و مادام تەنانەت شاعرە هەرە پێشکەوتوەکان بێنن ئەمە دووپات بکەنەوە زمانە سێکسیستیە، بەڕاستی زۆر زەحمەتە چاوەڕوان بین لە خەڵکی ئاسایی کە زمانەکەی بگۆڕێ، کەوابوو دەبێت لە ئێمەوە دەست پێ بکە، دەبێت ئێمە زۆر زۆر وشارتر بین لەو جۆرەی کە دەیکەین. بۆ وێنە لەو دوایانەدا ڤیدیۆیەکی زۆر زۆر باش بڵاو بۆتەوە دەستخۆشییان لێ دەکەم لە سنتەری دراساتی جەندەر لە زانکۆی ئەمریکی لە سلێمانی، بە تایبەت دەستخۆشی لە دکتۆر چۆمان هەردی و هاوکارەکانی دەکەم. ڤیدیۆیەکی زۆر باش بڵاو بۆتەوە کە باسی زمانی سێکسیستی دەکات لە زمانی کوردیدا و ڕێنمایی و پێشنیازیش دەکات کە چۆن دەتوانین زمانەکەمان بگۆڕین. کەواتە دکتۆر لە بواری واتاناسیەوە واتە تەنیا واتای ڕاستەوخۆ نییە، واتای بارهەڵگرە و معنایەک دەگوازێتەوە و ئەو مانایە چ ئێمە حەزمان بێت چ حەزمان نەبێت، چ باوەڕمان پێ بێت چ نەبێت، ئەومانە دەگوازێتەوە و کاریگەری ئەبێ لەسەر کولتورەکە. ئەگەر خۆمان بەرپرس نەزانین لە پێناو خاوێنکردنەوەی زوانەکەماندا، لە ڕاستیدا بە شێوازێ خەریکین هاوکات دژایەتی ئەو لایەنەش دەکەین لێرە ژنان کە پێمان وایە ئەمە باوەڕمان هەیە مافی بەرابەریان. بەبێشک نازانم بەڕاست بکەم لەوە جەناب زۆر جوانت کرد، بەڵام ئەگەر ڕێگام بدەیت من ئێستا پرسیار لە ئێوە دەکەم، هیوادارم ناوی 5 پیاوە نووسی بێ کە تاسیریان لەسەر ژیانی جەنابەت بووە. دەکرێت ئشکال نییە، بەڵام بەڵام پرسیاری چتر لێ دەکەم، تکا دەکەم چاڵێنەوە کام بکە، بەڵام جەنابیشت و خوێنەران و بینەرانیش دەگەڵ خۆیان ڕاست بن، من ناگام لێنێتیان کردە چیان نووسی، بەڵام ئێستا پرسیارێکی منەوەیە لەو 5 پیاوەکەوە نووسیتە ئایا ناوی یەک ژنی تێدایە؟ ناچون بەڕێزت نەتفەرموو 5 پیاو 5 پیاو. جا ئێستا قسەکە چیە؟ من دەڵێم ئێمە باشە نەڵێن پیاو نابێ پێی وابێ کە ژیان ئاوایە. دەزانی پیاو هەندێک جار قسە دەکا، ئێمە بخۆت دەزانی زۆر جار هاوە قسە دەکەین، یعنی پیاو بەرامبەر بە مرۆڤ دادنێ. ئەگەر ڕەخمش بگری لەو دۆستانێک کە بڵێ برای گیان با نەڵێن پیاو دەبێ ئاوا بێ، با بڵێن مرۆڤ بە ئاوا بێ، کەسەکان دەتوانن ئاوا بن. خەڵک وا باشە ئەم ئیشە بکە، با نەڵێن پیاو بۆ خۆی دەزانێت پیاو جاری وایە دێتەوە ماڵەوە دەڕوانێ، بۆ بۆ دڵێ کەسێک دێتە ماڵەوە خەڵک دەڕوا بۆ شەقا، کەوایان پێ دەڵێ نا پیاو بەرامبەری مرۆڤە دێرەدا. من ئێستا پرسیارم لە جەناب تۆ لە خەڵکی تریش کرد ناوی 5 پیاو بنووسن، باشە بۆ کەس ناوی ژنێک نانووسێ؟ یعنی وانە لە مێشکیمەدا بەڕاستی وانە مێشکیمە کە دەڵێ ناوی پیاو بنووسە، بەڕاستی مێشکمان بۆ پیاو دەچێت کە کاتێکش دەڵێن پەیتا پیاو دەڵێن، هەر پیاو زەق دەکەینەوە، هەر پیاوە کە دنیا هەڵدەسوڕێنێ. ئەمە بەرهەم دێنینەوە، ئەو دەسەڵاتی پیاومەزنیە ئێمە لە زمانەکەماندا بەرهەم دێنینەوە. لەبەرەوە بەڕاستی دەباتیەوەی کە بڵێن پیاو با بڵێن مرۆڤ، مادامەوەی کە بەڕاستی مەبەستمان پیاو بێ شتێکی ترە کە دەمانەوێت لە ژن یا لە جنسی دیکەی جودا بکەینەوە، ئەمە زۆر جیاوازە. بەڵام لەباتیەوە کە بۆ بڵێن پیاوەتی بکە، دەتوانین بڵێن چاکە بکە، دڵاوایی بکە. لەباتیەوەی کە بڵێن پیاو بە پیاو، دەتوانین بڵێن ئازابە بە غیرەت بە، ئەگەر مەبەستمان لێرە ئازایەتی و غیرەتیە کە زۆر جاران مەبەستی شەرعەمەیە، چونکە پیاو دەتوانیت چاو لە قاموسی بۆ وێنە ئەمبارە بۆ نینی مامۆستا هەژاریش بکەیت، پیاوەتی واتە ئازایەتی غیرەت. یا لەباتی ئەوەی کە بڵێ ژنەکەم یا ماڵەوە یا منداڵەکان یا دایکی مناڵان، دەتوانین بڵێن هاوژینەکەم هاوسەرەکەم. دیسانیش دەڵە لە شەستەکاندا کاتێک لە زمانی ئینگلیزیدا هەندێک هاتن ئەم پێشنیارانیان کرد، خەڵکێکی زۆر گاڵتەی دەهاتە، خەڵکێکی زۆر پێدەکەنی، پیان وابوو ئەمە جێ ناگرێت. بەڵام ئێستا شتێکی زۆر 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 ئاساییە و زۆر باشش جێ گرتووە. کەواتە دکتۆر جعفەر شێوازی قسەکردنی ئێمە
دەتوانێت بە مانای ئاستی نزیکی و دووری یا دۆستی و دوژمنی ئێمە لە با بڵین مەفهومێک و بابەتێک بێ. ئەگەر ئێمە دەزانین کە با بڵین زمانی پیاومەزنانەی ئێمە هەڵگری سوکایەتی بە ژنە، هەڵگری پەراوێزخستنی ژنە، هەڵگری درێژدان بەو کولتورەیە کە ژن بە جنسی دووهەم دادەنێ، بەڵام لەسا ڕای ئەوە ئامادە نین، حەز ناکەین، بیان و دەگرین بۆ گۆڕینی زمانمان. ئەمە مانای ئەوە نییە کە با بڵێن دەروون ناسی وتەنی لە ناخوداگاهمانە ئێمە دژەژنین، بەڵام فیگوری بەرامبەریمان گردووە. ئەنتۆنیۆ گرامشی شتێکی زۆر عەزیمی هەیە کاتێک کە باسی ژێردەستەکان دەکات. دەڵێ ژێردەستەکان ئەوەندە لە ژێر ئەیدۆلۆژی و شێوەی هەستان و دانیشتن و شێوە بۆچوون و بیرکردنەوەی دەسەڵاتداردان یان گوتاری بەدەسەڵاتدان کە لە کۆتاییدا زۆربەی جەماوەرەکە هەر وەکوانی لێ دێتەوە، وەکوان بێت دەکاتەوە، دنیا وەکوان دەبینێ. بۆیە پێت سیر نەبێ ئێستا زۆر جار لە وڵاتانی کە دیکتاتۆرین کە نظامی زۆر خراپ لە سەریانە، کاتێک کە شۆڕشش دەکەن ئەوانی کە دێنە سەر ئیشیش کەم تا زۆر هەر وەکو ئەوانی پێشوو دەجوڵێنەوە، لەبەرەوەی کە بەڕاستی نازانن جیاواز لەمە دنیا دەتوانن جۆرێکی دیکە بجوڵێنەوە، دەتوانن جۆرێکی تر ڕێبەر بن، دەتوانن جۆرێکی تر پەیوەندی بگرن لەگەڵ خەڵکەکەیان. ناڵم هەمووی ئاوان دەتوانێت دێرەدا ئستثناش هەبێ، نمونەی شازیش هەبێ، بەڵام کەمن ئەو نمونە شازانە ئەمانن کە بەڕاستی بە شێوەیەکی ڕەخنەگرانە بەخۆیان داهاتوونەوە. یعنی ئەمە کە ئەو قسانە دەکەین تکا دەکەم، هیچ کەس پێی وانە بێ ئەمە ڕەخنەگرتنە لە کەسێکی تایبەت، ئەمە ڕەخنەگرتنە تەنانەت لە پیاو، ئەمە ڕەخنەگرتنە لە سیستمێکی ئیدئۆلۆژی، لە سیستمێکی بیر و باوەڕ کە دەرەتانی یەکسان نادا بە جنسەکان کە بتوانن لەم دنیاەدا ئاست و ڕۆڵی کۆمەڵایەتی و کولتوری خۆیان بدۆزنەوە. زۆر چاکە دکتۆر جعفەر، نوکتێکی گرینگە ئاماژەت پێدا، حەزەکەم چون کاتمان زۆر نەماوە حتەم چینە سەر وابەتە. زۆر جار دەکوترێت کە کاکەوە ژنەکە خۆشی وا دەڵێت تۆ ئەمە بیان و ئەگری بێمە ئەو خانمەکە خۆشی ئاوا قسە دەکات، خۆی ئەڵێ شوم کرد، خۆی ئەڵێ ئێشتا کەس داوامی نەکردووە، خۆی دەڵێ ئەمە یا ئافرەت. ئەبەتا ئەوەشە پرسم، ئافرەت بە معنای ئافریدیتەیە یا معنای عفریتەیە؟ ئەوە کە عەرەبیدا هەیە جەنابەت پێم بڵێ ئێستا، کەواتە ئەوەی کە ژنەکەش خۆی وا ئەڵێ وەک ئاماژەت پێدا لە بابەتەکە گرامشیە، ئەوەی لەژێر کاریگەری ئەو کولتورە باوەڕی کردووە کە ئەوە دروستە، هیچ مەشروعەتی بە قسەکە نادا. 100% هیچ شک لەوەدا نییە، هیچ تاوانی نییە. بەڕاستی تاوانەکە لەو ڕۆشنبیرانەیە کە وشیارترنی خەڵکی ئاسایی تاوانی نییە، خەڵکی ئاسایی لە کولتورەدا گەورە بووە، خەڵکی ئاسایی لە مناڵیەوە پەندی پێشینیانی بیستووە کە هەتا سەر ئێسقان سەکسستە، خەڵکی ئاسایی بە سەدان و هەزاران نوکتە و ئەوەی کە پێ دەڵان تەجاری و قسەی خۆش کە بەداخەوە هەندێک زۆر ناخۆشە بڕان، زۆر تاڵن کە گاڵتە بە ژن دەکەن، گاڵتە بە لەشی ژن دەکەن، پێ دەکەن. ئەمانە زۆر جێداخە، بەڵام بەمانە گەورە دەبین، ئێمە بەوانە گەورە دەبین. یعنی بەڕاستی زۆر غیرەتی دەوێت، زۆر ئازایەتی دەوێت کە بگەیە قۆناغی بڵێ من ئیتر تازە بۆ قسانە پێ ناکەنم. من یەکێک لەو کەسانم کە زۆر بەجددی دەتوانم بڵم 30 ساڵیشە زۆر بەجددی پێشی خۆم دەگرم کە پێ بکەنم. زۆر چاکە دکتۆر جعفەر، کاتمان نەماوە تەنیا ئەو نوکتە کەواتە ئەوە کە ژنێک ئەو قسە سێکستیانە دژی خۆی دووپات بکاتەوە شەرعیەت نادا بەو زمانە، ئەوە زۆر گرنگە. یەک جملە فقط. نەخێر زۆر چاکە. وەک ئەوەیە بە من بڵێ، وەگەوەیە بە من بڵێ ئێمە هەمومان داوای خوێندن بە مافی زمانی دایکی دەکەین، بەڵام من کورد دەناسم یا ئازەربایجانی دەناسم کە دەڵێ من ئەوەم ناوێ و باش نییە کەوا بۆی کورد نایە. ئەمە قبوڵە؟ نا. زۆر سپاس لە بەڕێز دکتۆر جعفەر شێخولئیسلامی، پرۆفسۆری هاوکار و سەرۆکی کاتیبەشی زمان ناسی و خوێندنەوەکانی زمان لە زانکۆی کارتن لە کانادا بۆ ئەم باسە زۆر جوانە و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بێ گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.